بەناوی خودای گەورە و بەخشندە و مێهرەبان ئەوڕۆ بۆ بەڕێستان باس دەکەن و خواردنانەیەکەوە پێیان دەڵێن خواردنی خێرا. لە مانجی ڕەمەزان پێویستە ئێمە هەندێک زیاتر ئاگاداری خۆمان بین کەوا لەو خواردنانە هەندێک دوورکەوینەوە، چونکە ئەو خواردنانە لۆ پێدەین خواردنی خێرا، چونکە خواردنەکە بە خێرایی دروست دەکرێتن لە هەموو شوێنێک هەیە و نرخکەشی هەرزانە و تامەکەشی خۆشە زۆربەیان، بۆیە وا دەکەن کەوا خەڵکان دەستی لە بۆ بن. ئەگەر بێت و ویسمان بشیان خۆینە خواردنانە ئەوە کە لە پێشمانە کە پەتاتەی سوورکراوەیە لە ڕۆن، تەوەنجا زۆر جاهەیە پەتاتەکە خۆماڵی نییە، خۆی پەتاتەکە ورکراوە ناوچی سەدانراوە، ئەوەش کارلێکی کیمیاوی لەگەڵ دەکرێت و مادەی حافزەی تێدەکرێتن. ئەگەر بێت و لە دەرەوە بیکڕی ئەو ڕۆنەی کەوا ئەو خواردنانەی پێ سوور دەکرێتەوە، ئەو ڕۆنە زۆر دەبێنتەوە. ئەگەر بێت و بین نابین نەیگۆڕی بە کامل ڕوونەکەی فرەنەدەی ڕوونێکی نوێ نێتە شوێنی، ئەو ڕوونە خۆی زۆربەی کارلێکی کیمیاوی تێدا دروستکراوە، پێدەی هایدرۆجینەیشن. کاتێککە ئەو ڕۆنە زۆر دەبێنتەوە، ئەو خواردن لە ناوی سوور دەکرێتەوە، تەبەن دەبتە مادەی زیان بەخش بە تایبەتی مادەی ئەڕۆماتیک و ئەومادانە کەوا دەبتە هۆکار لە بۆ دروستبوونی سەرەتان ئەگەر بێت و ماوەیەکی زۆر بەکاری بینی بە تایبەتی لۆ بە ساڵە چوان یان لە بۆ منداڵەکان، بۆیە پێویستە ئاگادار بین. لە کاتی بەربانگ ئێمە باسمان کرد خورمامان هەیە لەگەڵ ئاو، ئێتۆ 13 ساعت بە ڕۆژی، ئێستاش وەرزەکە بەرەو گەرمی دەڕواتن، کەش و هەوایەکە گەرمە، ئاو بخۆی باشتر لەوەی بسی ئەو مادانە بخۆی کەوا کارلێکی کیمیاوی لەگەڵ کراوە و شەکرێکی زۆری تێدایە و وزەیەکی زۆری تێدا هەیە و مادەی کیمیاوی زۆری تێدا هەیە، چونکە بۆڕێکانی خوێن پێویستیان بە ئاو هەیە، کلیە پێویستی بە ئاو هەیە، گەدە پێویستی بە ئاو هەیە. بەڵام تۆ بسی مادەیەکی کیمیایی بخۆی لە زیاتی ئاو چەند گڵاسێک چەند بەرداقێکی بخۆی، ڕاستیەوە زیانی پزیشکیت پێدەگەینێتن. دەتوانێت دوایی بیخۆی بە شێوەیەکی کەم، بەڵام بۆ بەربانگ لە مانجی ڕەمەزان پێویستەمە ئاگاداری ئەو شتەی بین. ئەو خواردنانێکەوە لە پێش ئێمە لە فێکی فەلافلە، لە فێکی گۆشتە مریشکە، ئەوەش دەتوانی لە ماڵ بە خۆت درستی بکەیت. گۆشتەکە خۆت دەیکڕی، ڕوونێکی پاک یەک زار سوور دەکرێتەوە، گۆشتەکەی ناوسوور دەکرێتەوە و دەیکەیە لەفا. بەڵام کە لە دەرەوە دەیکڕی زۆر زار دەبینی لەوانەیە ئەو شخصی کە دروستێک کاتن پاک و خاوێن نەبی، لەوانەیە دەستێشی لەدەست نەبی، لەوانەیە دەمامچی نەبیتن، لەوانەیە کڵاوی سەری لەسەر نەبیتن، و لەوانەشە ئەو ڕۆنە وەک باسمان کرد لە بەیانیەوە لە بۆ نیوەی شەو نەفسی ڕۆنە، بەڵام کەم دەکاتن ڕۆنی تکەی لەسە دەکەن، ئەوەش دەبتە مادەی زیان بەخش لە بۆ تەندروستی ئینسان. بۆی ئەگەر بکرێتن بە خۆمان حازری بکەین. و لە ئێستا گۆشتەکان گران بوون، بەڵام دەتوانی لە زیاتی ئەوەی هەفتەی زارێک بیخۆی بیکە 15 ڕۆژمانجێ زارێک بیخۆی، بەڵام بە خۆ دروستیکەی. تەبەن کەبابیش هەر لەو زۆرەیە، ئەویش بە هەمان شێوە دەتوانی خۆت گۆشتێکی جوان پاک بکڕی، بەڵام ڕێژەکەی کەم کەیەوە، ماوەکەشی دوورتر بکەی ئەگەر بۆت نەکرا چووکە ئێستا گران بووە، بۆیە لە ماڵە دەتوانی حازر بکەی. ئەو کاتی خواردنەکە بۆ مانجی ڕەمەزان زیاتر تەندروستتر دەبێتن، چونکە مانجی ڕەمەزان ئەتوو 13 ساعت کە بە ڕۆژی دەبێ، پێویستت بەو خواردنەوەنە هەیە، پێویست بە خواردنەکانیش هەیە، بەڵام واساکە تەندروست بێتن، چونکە لەشت پێویستی پێێتی، ئەگەر تەندروست نەبێتن متەکت بە لەوانەیە زیان و تووشی نەخۆشیت دەکاتن. ئەگەر بێنە سەر ڕووی کالۆری بزانین چەند بەقوتە ئەو لەفەی کە ئێستامە دەیخۆین. ئەو پەتاتەیە پەتاتە بەخۆی گوتمانی شاستەی زۆرە، شەکری زۆر زۆر تێدا هەیە بە کوڵایی، کاتێککە لە ڕوون سۆر دەکەیەوە کالۆریەکەی زۆر زیاتر دەکاتن. ئەگە بێت و ڕوونەکەش تەندروست نەبێتن لە دەرەوەی ماڵەوە بیتن، ئەوە لەوانەیە لە زیاتی قازان زیانی تەندروستیت پێدەگاتن. ئەو لەفانە هیچ یەکەچیان لە نزیکەی 400 لۆ 500 کالۆری کەمتر نییە، چونکە سەمونەکە ئەگە حسابی 150 کالۆری لۆ بکەی، گۆشتەکەی حسابی 200 لۆ بکەی، ئەوجا هەندێک جار هەنا دەبینین تورشی و مایۆنیز و کەچەب و عەمبەی بەسەدا دەکەن، کەچەب و مایۆنیزیش یەک مڵاچی یەک کەوچک لەوانەیە 150 لە بۆ 200 کالۆری بیتن، کەواتە ئەگەر دوو لەفەی بخۆی ئەوە نزیکەی 1000 کالۆری تۆ بەس لە ئێوارێ خواردیت بێزگە لە خواردنەوەکان. بۆیە پێمان چاکە هەتا بکرێتن ئەو خواردنە لە ماڵێ بە خۆمان لە مانجی ڕەمەزان بە تایبەتی کە تایبەترە لەم مانکانکە بە خۆمان حازری بکەین بۆ ئەوەی سوودی تەندروستی لێ وەگرین، بەڵام بەرەو قەڵەوی و بەرەو زیانمان نەباتن بە هیوا لە شتێکی ساق بۆ هەموو لایەکتان.